بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. شكراني بريس لوانەی 38دا بە خزمەتتان دەگەینەوە کە لەو وانەیەدا دەمانەوێت باسی دوو بابەت بکەین. یەکەمیان هەر بە کورتی و خاڵەکان ئیشارەت پێ بکەین ئەرکمان بەرامبەر بەو قورئانە پیرۆزە چییە و پاشان چۆن بتوانین لەو قورئانە پیرۆزە بە باشی و بە جوانی تێبگەین. یەکەم ئەرک کە هەمانە لە بەرامبەر ئەو قورئانەدا بریتیە لەوەی کە دەبێ لە حرفی یەکەمەوە تا کۆتا لە وشەی یەکەمەوە تا کۆتا ئیمانمان بە تەواوی ئایەتەکان و بە تەواوی حوکمەکان و بە تەواوی یاساکان و تەنانەت بە تەواوی وشەکان و بە تەواوی پیتەکان و تەنانەت بە تەواوی فەتحە و کەسرە و ضەممەکانیشی هەبێت و بەو شێوازەی کە خوا بە جیبریلدا بۆ پێغەمبەری هێناوە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا گەیاندوێتی بە سەحابە گەیاندویانە بە ئێمە و عولەما و زانایان لێی تێگەیشتون، بەو شێوازە دەبێ ئیمانمان بە هەر هەمووی هەبێت، نەک بین ئەو ئاەتانەی کە حەزمان لێیە باوڕیان پێبێنین و لە ژیانماندا جێبەجێی کەین و ئەوانەی کە حەزمان لێی نییە ئیهمالیان کەین. هێندێک ئاەت وەک دەڵێ کە لەگەڵ مەسلحەتی دنیاماندا دەگونجێن کاریان پێ بکەن و ئەوانەی کە لەگەڵ مەسلحەتی دنیاماندا ناگونجێن کاریان پێ نەکەین، چونکە قورئان لەلایەن خوایەکی عەلیم و حەکیمەوە هاتوۆتە خوارێ. هەرچی لە قورئاندا هاتبێت و باس کرابێت 100% لە مەسلحەت و بەرژەوەندی دنیا و قیامەتی ئێمەیە، بەڵام خوای پەروەردگار مەسلحەتەکانی ئێمە دەزانێت و ئێمە بۆ خۆمان زۆر جار مەسلحەتی خۆمان نازانین. بۆیە ئەرکی یەکەممان ئەوەیە کە لە بەرامبەر هیچ ئاەتێکی قورئاندا بۆچوون و ڕەئیمان نەبێت و هیچ ئاەتێک بە هیچ شێوازێک و بە هیچ بیانوێک بۆمان نییە ڕەتی کەینەوە و وەک دەڵێ لە ناخماندا بیهێنینە دەر. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم پێویستە هەتا بۆمان دەکرێت و هەرچی شێوازی ڕێزگرتنە لە بەرامبەر قورئانی پیرۆزدا دەری ببڕین. قورئان کەلامی خوای پەروەردگارە، ڕێز لێگرتنی واجبە و بە هەموو شێوازەکانی ڕێز لێگرتن. جا گەورەترین ڕێز ئەوەیە کە ئەتۆ ئیمانت پێی بێ و دواتر لە ژیانی ڕۆژانەی خۆتدا تەطبیقی کەی و جێبەجێی کەی، هەوڵ دەی لێی تێبگەی، هەوڵ دەی وەک دەڵێ لێی حاڵی ببی، هەوڵ دەی بیگەێنی، هەوڵ دەی فێر ببی. بۆیە هەتا ئیحترام و ڕێز و ویقارمان هەبێت بەرامبەر بە قورئانی پیرۆز و لەسەری ئەجر وەردەگرین و پاداش وەردەگرین. ئەوە ئەرکی دووهەممانە. ئەرکی سێهەممان بریتیە لە تێڕامان و وردبوونەوە لە مانا و مەبەستەکانی قورئان. کاتێک کە قورئان دەخوێنینەوە، قورئان فێر دەبین، زۆر جاری کە دووبارەمان کردوتەوە با تەنها ئامانجمان هەڵدانەوەی پەڕەکان و وەک دەڵێ لەحن و ئاوازی خۆش و دەربڕینی پیتەکان و هێنانە دەرەوەی مەخرەجی پیتەکان و سیفاتی پیتەکان و وەک دەڵێ جێبەجێکردنی ئەحکامەکانی تەجویدی نەبێت. لەگەڵ ئەوەشدا با ئیهتیمام بە مانا و مەبەستەکانی بدەین. کاتێک ئاەتێک دەخوێنینەوە بیر لە معناکەی بکەینەوە، ئەگەر بەجارێک لێی تێنەگەیشتن دووبارەی کەینەوە، سێبارەی کەینەوە، دەبارەی کەینەوە، کە هێندێک لە عولەمای پێشین جاری وا هەیە کە شەو نوێژیان کردووە، ئاەتێکیان خوێندووە لە معناکەی نەگەیشتون 10 جار و 20 جار و 30 جار یەک ئاەتیان بەسەر یەکەوە دووبارە کردوتەوە کە فەرمویانە ئەگەر تا بەیانی لە ئاەتەکە حاڵی نەبوو بامە هەر دووبارەم دەکردەوە. ئێمە مەرج نییە لە هەمویان بگەین، بەڵام ئەوانەی کە سادەن و ئاسانن کاتێک کە ختم دەکەین، کاتێک کە دەڕۆین بەسەریدا، دەکرێت تۆزێک لێی ورد ببینەوە، یان لەگەڵ ختمدا جار جار ئاەتێک کە سەرنجت ڕادەکێشێت سەیری تەفسیرێکی کوردیکە معناکەی بزانە و تۆزێک بیری لێ بکەوە بزانە ئەو ئاەتە چەندە لە گەڵتۆدا دەگونجێ یا ناگونجێ، چەندە جێبەجێ کردووە یا چەندە جێبەجێ نەکردووە، یا ئایا هەوڵی جێبەجێکردنی دەدەی یا نادەی. ئەوە خاڵی دووهەم. خاڵی سێهەم هەوڵ دەین، خاڵی سێهەم بوو. تەمان خاڵی چوارەم تێگەیشتنێکی ڕاست و دروست و واقعیانەمان هەبێت بۆ ئاەتەکان، کە تێگەیشتنێکی ڕاست و دروست و واقعیانە. تێگەیشتنی ڕاست و دروست ئەوەیە بگەڕێەوە بۆ ڕەئی مفەسیرینە معتەبەرەکان
ئەوانەی کە تەفسیری قورئانیان کردووە بە قورئان، ئەوانەی تەفسیری قورئانیان کردووە بە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوانەی کە ئەهلی عیلم بوون، ئیستینباطات و هەڵێنجانیان کردووە بۆ ئاەتەکانی قورئانی پیرۆز و قورئانی پیرۆزیان بەراورد کردووە لەگەڵ واقعی خۆیان واقعی کۆمەڵگاکەیان کە بەبێ گومانی قورئان کەلامی خوای پەروەردیگارە بۆ هەموو سەردەم و زروفێک هاتووتە خوارێ. ناکرێ قورئان وەکو کەلتورێکی وەک دەڵێ مقدەسی پیرۆزی کۆن تەماشاکەین تەنها بۆ تەقدیس و بۆ مقدەساتی بیخوێنینەوە و پێمان وابێت زەمنێک قورئان جێبەجێ کراوە، جێبەجێکردنەوەی قورئان جارێکی دیکە مەحاڵە. بەبێ گومانی تێگەیشتنی دروست بۆ ئاەتەکانی قورئان بریتە لە تێگەیشتنێکی واقعیانە و بەراوردکردنی لەگەڵ واقعی خۆت و کۆمەڵگاکەتدا. خاڵی پێنجەم گوێڕایاڵیکردن لە ئەمر و نەهیەکان. کاتێک کە ئاەتێک دەخوێنیەوە ئەمرە فەرمانە تۆزێک بەراوردی کە لەگەڵ خۆت پێش هەموو کەس تاخوا ئەو ئەمرەی قورئانت جێبەجێ کردووە یا جێبەجێ نەکردووە. کاتێک کە دەگەیە نەهیەکی قورئان، قەدەغەکراوێکی قورئان، حرامکراوێکی قورئان و دەیخوێنیەوە و جاری وا هەیە لەگەڵیدا لەوانەیە فرمێسێک بڕێژی و لەوانەیە بگریەی، کاتێک قاریئێکی دەنگخۆش بۆت دەخوێنێتەوە بزانە ئەو ئەمرەت جێبەجێ کردووە یان نا، ئەو نەهیەت لە خۆت فڕەداوە یا فڕە نەداوە. ئەوەش ئەرکێکی دیکەیە. ئەرکی شەشەممان پێویستە عیبرەت و پند و ئامۆژگاری لە چیرۆک و بەسەرهاتی ناو قورئان وەرگرین. ئەو ئاەتانەی کە باسمان کردووە بەشێکیان قیسە و بەسەرهاتی ئومەتانی پێشوون، ئەوانەی کە بەسەرهات و قیسەی ئومەتانی پێشوون تا وەکو حەکایەت نیان خوێنینەوە، پێویستە بین دەرسیان لێوەرگرین، پند و ئامۆژگاریان لێوەرگرین، عیبرەت و دەرس وانە بۆ خۆمان و بۆ دەوروبەرمان لی بینینە دەرێ و جێبەجێکەین، چونکە ئاەتەکان خوای گەورە بەلاش و حکایەتەکان چیرۆکەکان خوا بەلاش نەیگێڕاونەتەوە. سیفاتە باشەکانیان با لە خۆماندا بێنینە جێ، سیفاتە خراپەکانیان کە بەهۆیەوە خوا زۆر جار غەزەبی لێگرتوون و خەشمی خۆی لێگرتوون با لە خۆمان دووریان خەینەوە. خاڵی حەوتەم، ئەرکی حەوتەممان بەرامبەر بە قورئانی پیرۆز بریتە لە گەیاندن بەلغوا عنی وەلەو ئایە. پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم بگێنن ئەو قورئانە ئەگەر ئاەتێکیش بێ. گەیاندن تەنها فێرکردن نییە، ئاگامان لێی بێ، ئەو ئەرکێکی دیکەیە. گەیاندن یعنی فەهم، ئەو ئاەتەی فەهمت کردووە، ئەو ئاەتەی جێبەجێت کردووە، ئەو ئاەتەی لێی حاڵی بووی محاولە بکە فەهمی ئاەتەکە، تێگەیشتنت بۆ ئاەتەکە و حاڵی بوونت لە ئاەتەکە بگەێنە بەو کەسانێک کە دەمت پێیان دەگا، یا بیان گەێنە بەو کەسانەی کە گوێت لێ دەگرن کە هیچ کەسێک نییە کەسێک نەبێ تەمەەن گوێی لێ بگرێت بە پێی توانای خۆت. ئاەتەکانی قورئان ئەوەندەی دەیزانی و ئەوەندەی فێری بووی و ئەوەندەی گوێت لێ بووە بیان گەێنە بە کەسانی دیکە بۆی گونەهبار نەبی و تاوانبار نەبی. خاڵی هەشتەم، ئەرکی هەشتەممان بریتە لە فێرکردنی خۆمان یەکەم جار بە قورئان و پاشان خەڵک فێرکردن کە ئەومان باس کردووە خەیڕوکم من تەعەلەمە القورئانە وعەلەمەهو. باشترینتان ئەو کەسێ فێر دەبێ خەڵک فێر دەکا. با لەو کەسانە بین و ئەو ئەرکەمان جێبەجێکەین. پاشان ئەرکێکی دیکەمان بریتە لە خوێندنەوەی، وەکو هەر خودی خوێندنەوە ئەگەر بیرکردنەوەشی تێدا نەبێ، حاڵی بوونیشی تێدا نەبێ، دەزانین چەندە خێرا. یەک لاپەڕە قورئان دەخوێنیەوە چەند پیتە، هەر پیتەی زەڕبی دەی کە بزانە چەند خێرت بۆ دەنووسرێت. بە لاپەڕەیەکی قورئانی لای کەمی 5,000 خێرت بۆ دەنووسرێت، 5,000 چاکەت بۆ دێ. جوزئێکی قورئان بخوێنە بە ملیۆن چاکەت بۆ دێ. وەک دەڵێت 2 جزء قورئان بخوێنە، ختمێکی قورئان بکە بە مەلاین چاکەت بۆ دێ، کە ئەو چاکانە ئەگەر شتی دنیای بانە هیچ کات کەم تەرخەمیمان نەدەکرد و هەموو هەوڵێکمان بۆی دەدا. بۆیە خوێندنەوە ئەرکێکی دیکەمانە، ناکرێت تەنها ڕەمەزانان قورئان لێکەینەوە و کەسی قورئان خوێن بە تایبەتی ئەوەی کە ئەهلی قورئانە ڕۆژانە ئەگەر لاپەڕەیەکیش بێت مەفروض وایە ختمی دیاریکراوی هەبێت، کەسێک ئەهلی قورئان بێت و لەگەڵ قورئاندا بێت و شوێن کەوتۆی قورئان بێت و قورئان بزانێ ختمی نەبێ و ڕۆژانە نەیخوێنێ، بەبێ گومانی خەسارەتمەندە و زەرەرێکی زۆر گەورەی کردووە. خاڵێکی دیکە گوێگرتن بۆ خۆت دەخوێنی و جارجاریش ئەرکمانە ئەگەر کەسێک قورئانی خوێن گوێی لێ بگرین، یان ئەو کەسانەی کە بە دەنجیان کاریگەرین زیاتر لە دەنجی خۆمان تەئسیرمان بەسەرەوە دروست دەکەن، با هەر قورئان بۆ خەڵکی نەخوێنینەوە، با بۆ خۆشمان جارجارە گوێ لە خەڵکی بگرین و گوێ لە قورئانە باشەکان بگرین
وەکو پێغمبەرمان صلی الله عليه وسلم زۆر جار ابن مسعودی بان کردووە و فەرمێتی قورئانم بەسەردا بخوێنەوە. کاتێک ابن مسعود قورئانی بەسەردا خوێندوتەوە پێغمبەری خوا فرمێسێک بە چاوەکانیدا هاتوونە خوارێ ڕیشی مبارەکی تەڕ بووە. کاتێک بۆ خۆی خوێندوێتی لەوانەیە بەدەنگی خۆی هەندە کاریگەر نەبوو بێ بۆیە گوێگرتن لە قورئانش فإذا قرأت القرآن فأنصتوا له کاتێک کە قورئان خوێندرا گوێی لێ بگرن و بێدەنگ بن و گوێی لێ بگرن. کە گوێگرتن لە قورئان زۆرێکی دیکەی لە عیبادەت ئەوە بۆ ئەو کەسانەی کە قورئان نازانن بخوێنەوە بە تایبەتی عیبادەتێکی زۆر گەورەیە و بەدیلی قورئان خوێندنەکەیانە خاڵێکی دیکە لەبەرکردنی ئەوەندەی کە لە تواناماندا هەیە لە دەسەڵاتماندا هەیە و لە مێشکی خۆمان لە مەشغەڵەت و وەک دەڵێ سەرقاڵی خۆمان ڕادەبینین با قورئان لەبەرکەین. کە قورئان لەبەرکردن یەکێکە لە شتە باشەکان باشترین باشەی ئەوەیە کە تۆ کاتێک لەبەری دەکەی چەندان جار ئەو ئاەتە دووبارە دەکەیەوە خێری خوێندنەکەت بۆ دەنووسرێ و هەمیشە دەبێ مراجعەی کەیەوە و هەروەها ئەو ئاەتەی کە لەبەرتە عادەتەن ئاسانتر ئینسان دەیتوانێت بیخوێنێتەوە لە ئاەتێکی دیکە. بۆیە لەبەرکردنی قورئان و ئەوەی کە قورئانی لە سینەدا هەڵدەگرێ بێ گومانی سینەیەک قورئانی تێدا بێت و محەبەتی قورئانی تێدا بێ لە قیامەتیش پارێزراو دەبێت لە ئاگر لە ناخۆشی لە نەڕاحەتی. بۆیە هەر چەندەی بۆمان دەکرێت مەرج نییە هەمومان حافظ قورئان بین، مەرج نییە جوزئێکت لەبەر بێت و 10 جوزت لەبەر بن، بەڵام هەمومان دەتوانین لای کەمی سوورەتە بچووکەکانمان لەبەر بن. سوورەتە بچووکانی جزمی عامە لەبەرکە ڕۆژێک جارێک مراجعەیکەوە بنمونە لەگەڵ کەسێک کە هەموو قورئانی لەبەر ئاگات لێی بێ ڕۆژێک دوو لاپەڕە مراجعە دەکاتەوە خێرەکەی هەر بەقەت تۆیە با هیچ بەکەم نەزانین. هەفتەی ئاەتێک لەبەرکە ینی مانگی 4 ئاەتت لەبەر کردووە ئەی گەر ڕۆژێ ینی هەفتەی ئاەتەکەش لەبەر نەکەی ئەو کاتە دەبێتە هیچ. بۆیە لە قورئان لەبەرکردن ئاەتێکی زۆر بچووکش بەکەم مەزانە چونکە لای خوای پەروەردگار زۆر پیرۆزە. بەیەک ئاەتی قورئانی پیرۆز لە قیامەتێت دەگونجێ لە مەرتەبەیەکەوە لە پلەیەکەوە بچێ پلەیەکی دیکە. بۆیە زۆر چاک ئاگادار بە قورئان لەبەرکردن ئەگەر کەمیش بێت ئەگەر مانگی ئاەتێکیش بێ 2 هەفتە ئاەتێکیش بێ 7 ئاەتێکیش بێ و ئەگەر کرا ڕۆژێ ئاەتێک بێت بەبێ گومانی کارێکی زۆر پیرۆزە و ئەو ئەجر و پاداشتەی کە بە حیفز و لەبەرکردن دەستمان دەکەوێت بە هیچی دیکەمان لە دەست ناکەوێت و ئەرکیشە لە بەرامبەرمان بەبێ گومانی ئێمە زۆر شتی دیکە لەبەر دەکەین و وەک دەڵێ فێری دەبێت بەبێ گومانیش ئەگەر حەزمان لەوێ دەتوانێت قورئانیش نیسبەتێکی فێر ببین. بابەتێکی دیکە چۆن لە قورئان تێبگەین بە شێوەیەکی دروست و تەواو و چۆن بەهرەمەند بین لە قورئان کۆمەڵێک خاڵن کە لە ناو دەرسەکاندا لەوانەیە جارجار ئیشارەتمان پێکرد بێت بەڵام لە 4 خاڵدا ئەو بابەتەی کورد دەکەینەوە. ئەو کەسەی بیەوێ بە شێوەیەکی دروست و تەواو لە قورئان حاڵی ببێ چاک وایە فێری زمانی عەرەبی بێ چونکە قورئان و حەدیثی پێغمبەر صلی الله عليه وسلم بمانەوێ نەمانەوێ بە زمانی عەرەبی هاتوونەتە خوارێ. ئەگەر بتەوێ بە شێوەیەکی دروست و تەواو بۆ خۆت پێویستت بە کەس نەبێ لە ئاەتەکان تێدبگەیەنێت و حاڵیت کە پێویستە بۆ خۆت زمانی عەرەبی بزانی. لە ناو زمانی عەرەبیشدا بە تایبەتی ئەو سێ عیلمە زۆر پێویستن. نەحو کە فێری خوێندنەوەت دەکا، صرف کە فێری لێکدان و دروستکردنی وشەکان و معنات دەکا و هەروەها بەلاغە کە بریتیە لە ڕەوانبێژی. کەسێک علمی نەحو صرف و بەلاغە نەزانێ مەحاڵە بتوانێ بە خوێندنەوەی ئاەت ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ ڕێی مفەسیرینەکان و بۆ لێکدانەوەی مفەسیرینەکان لە ئاەتەکان حاڵی ببێت و لە ئاەتەکان تێبگا و هەر تەفسیرێکیش دەیخوێنیەوە بەڕاستی ئەگەر تەفسیرەکە کوردیش بێت و مەعنا و شیکاریەکی زۆر جوانیشی بۆ کرد بێ وەکو ئەوە نییە کە بۆ خۆت زمانی عەرەبی بزانی و لە ئوسڵوبی زمانی عەرەبی حاڵی ببی و بۆ خۆت ڕاستەوخۆ لە ئاەتەکەی تێبگەی. بۆیە ئەگەر بمانەوێت بە شێوەیەکی دروست و تەواو لە قورئان تێبگەین ئەگەر هەتا ممکن ببێت فێری زمانی عەرەبی بین ئەگەر نیسبەتێکیش بێت و ڕێژەیەکیش بێت. خاڵی دووهەم تەمەن خوێندنەوەی زۆربەی تەفسیرەکان بە تایبەتی ئەو کەسێک کە عەرەبی دەزانێت لە ناو زمانی عەرەبیدا طبعاً بە هەزاران تەفسیرمان هەیە
چاکتر وایە و باشتر وایە تەفسیرەکان بخوێنینەوە، تەفسیرە جۆر بە جۆرەکانیش و مەداریسە جیاوازەکانیش و مەدرسە بۆ چوونە دژ بە یەکەکانیش نەچین تەنها پشت بە یەک تەفسیر ببەستین. ئەگەر پشتت تەنها بە یەک تەفسیر بەست، پشتت تەنها بە لێکدانەوە یەک مەدرسە بەست، ئەو یەک مەدرسەیە عەقڵت دادەخا، بیرکردنەوەت دادەخا و هەروەها تووشی دەمارگیری و تەعەسسوبت دەکا. بۆیە هەتا دەکرێ تەفسیرەکان زۆر بخوێنینەوە بۆ ئەو کەسێک کە عەرەبی دەزانێت، بۆ ئەوەشی کە عەرەبی نازانێت و کوردی دەزانێت لە ناو تەفسیرە کوردیەکانیشدا بەڕاستی کاتێک دەدەوێت ئاەتێک تەفسیرکەی چاکتر وایە و باشتر وایە تەنها یەک تەفسیر نەخوێنیەوە، چەند تەفسیرێک بخوێنەوە لەسەری، یان گوێ لە چەند کەسێک بگرە کە تەفسیری ئاەتەکان دەکات. ئەگەر کەسەکان خاوەنی یەک تەسەوور و یەک بۆچوونیش نەبن، بەبێ گومانی ئیستیفادەی زۆرتر و باشتری لێ دەکەی. خاڵی سێهەم پێویستە لە وەرگرتنی ئاەتەکان و لە تەفسیرکردنی ئاەتەکان و لە گەڕانەوە بۆ مفەسرینەکان تەعەسسوب و دەمارگیریمان بۆ هیچ شەخصێک و بۆ هیچ کەسێک و بۆ هیچ مەدرسەیەک و بۆ هیچ قوتابخانەیەک نەبێ. قورئان کەلامی خوای پەروەردیگارە، بۆ هەرچی بەشەریەتە و ئینسان و جنۆکەوە بۆ هەر هەمووی هاتوتە خوارێ و جێگای هەر هەموو خەڵکیش دەبێتەوە و بۆ هەموو خەڵکیش دەبێ و دەگونجێ ئاەت و وەک دەڵێ قورئان بەسەر ژیانی خۆیاندا تەطبیق بکەن و جێبەجێکەن. بۆیە خۆبەستنەوە بە قوتابخانەیەک و بە مەدرسەیەکی دیاریکرا و بە شەخصێکی دیاریکرا و بە مفەسیرێکی دیاریکرا و بە ڕاوەکەرێکی دیاریکرا و هەڵەیەکی زۆر گەورەیە، تووشی تەعەسسوب و دەمارگیریت دەکا وەکو کردوونی و زۆریشمان زەرەر لێداوە. خاڵی کۆتایی تەبەن کاتێک کە ئاەتەکان دەخوێنینەوە دوورکەوینەوە لە گۆشەگیری و وەک دەڵێ چەق بەستویی بە شێوەیەکی فراوان و گەورە و واقعیانە تەبەن تەفسیرەکان و ڕاوەی ئاەتەکان بخوێنینەوە وەرگرین. ئەوەش بەچی دەبێ؟ بۆ دەبێت تەنها تەفسیرە قەدیمەکان نەخوێنینەوە، بەڵێ تەفسیرە قەدیمەکان ثەروەیەکی زۆر گرانبەها و بەقیمەتن، بەڵام تەفسیرە تازەکان و عالمە تازەکانیش کە لێکدانەوەیان بۆ ئاەتەکانی قورئان کردووە ئەو واقعی ئێستان خوێندوتەوە و لەو واقعی حاڵی بوون. قورئان بۆ سەردەمی پێغەمبەر هاتووەتە خوار صلی الله علیه وسلم، بۆ کۆتا کەسیش هاتووەتە خوارە کە لەو سەرزەویە لەدایک دەبێ. کۆمەڵێک واقع و کۆمەڵێک پێشهات هاتوونەتە پێشێ لە سەردەمی پێغەمبەریشدا تەنانەت ئەو واقعانە نەبوون لە سەردەمی ئەوانەی کە پێیان دەگوتێ ئەهلی سەلەف یا سەلەفی ساڵح لە سەردەمی ئەوانیشدا نەبوون. بۆیە بە هیچ شێوەیەکی خۆبەستنەوە بەوەی کە پێت وابێت هەرچی سەلەف و پێشین لەسەر ئاەتەکان نەیان گوت پێت نابێ قسەی لەسەر بکرێت بۆ چوونێکی زۆر هەڵەیە. پاشان و ئەگەر پێت وابێ هەرچی سەلەف و پێشین گوتوویەتی 100% هەر هەمووی ڕاستە و ئەوەی خەلەف و عولەما تازەکان گوتویانە هەڵەیە و تەبەن زەربێکی ڕاستە و سەفی بەسەردا بێنی دیسان هەڵەیەکی دیکەیە. نا ئەوەی پێشینەکان تەبەن پێشین جگە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسمان کردووە سەحابەی پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم کە تەفسیری ئاەتیان کردبێت بۆمان هەیە قسەی لەسەر، یعنی عولەما بۆیان هەیە قسەی لەسەر بکەن و سەلەفیش ئەوانەی دواتریش ئەگەر تەفسیری ئاەتیان کردبێت و بۆ چوونیان هەبوو بێ عولەمای تازە بۆیان هەیە ڕەئیەکانیان وەرگرن و دەکرێت ڕەئیەکانیشیان ڕەت بکرێتەوە. بە هەمان شێوە عولەمای تازە و زانای تازەش ئەوەی کە بە مستەڵەحی هەندێک خەڵک پێیان دەگوترێت خەلەف دەگونجێ بۆ چوونی زۆر ڕاست و زۆر دروستیان هەبێت. بۆیە ئەگەر بمانەوێت زۆر چاک لە قورئان حاڵی ببین باو خاڵانە جێبەجێکەین لە زمانی عەرەبی تێبگەین، ئەگەر لە پاشان تەفسیرە جۆر بە جۆرەکان بخوێنینەوە. پاشان خاڵی سێم تەعەسسوب و دەمارگیریمان بۆ هیچ مەدرسە و شەخصێک نەبێ و خاڵی کۆتایی بە شێوەیەکی واقعیانە و سەردەمیانە بەو معنای ئاەتەکە وەک دەڵێ بەراوردکەین لەگەڵ واقع، نەک لەگەڵ واقعدا بێگونجێنین، ئاەتەکە بێنین بە شێوەیەک لێی تێبگەین بۆی واقعەکە بکەین بە واقعێکی قورئانی، نەک مەبەستمەوە نییە بە حەزی خۆمان و بە ئارەزووی خۆمان ئاەت تەفسیرکەین تا لەگەڵ واقع بگونجێ. خوای گەورە هەموو لایەکمان لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شارەزاکە. والحەمدولله رب العالمین.